ماوەی زیاتر لە هەفتەیەکە بەشێکی زۆر لە شەقامەکان و هۆتێل و مۆتێلەکان دەبینین گەشتیارێکی زۆر ڕووی کردوتە هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکان شار و شارچوەکان ئەو ناوچانی بە تایبەتی زۆرترین هاوینە هەواری و ناوچەی گەشتیاری تێدایە کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون ئەم گەشتیارانە. ئێمە چۆن لە نەورۆزاندا واتە لە جەژنی نەورۆزدا پێشوازی لە گەشتیار دەکەین، تایبەتمەندیەکانی پێشوازیکردن دەبێت چۆن بێت. لە بازگەکاندا زۆر جار هەندێک جارگلەی ئەوە ئاکراکە بێتاقەت دەکەن، بەڵام ئەمانە هەندێک ئاکار و ڕێکاری یاساین دەبێت بژیرێتە بەر. پێویستە کات ئێمە چۆن وا لە گەشتیار بکەین جاری یەکەم کە هاو جاری دووەمیش بۆ جاری دۆم بیری لێ بکاتەوە بێتەوە جارێکی تر. ئەمانە ئەم تەوەرەمانن کە قسەی لەسەر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز هەردی حسێن بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستانن. کاکەردی زۆر زۆر بەخێر بی باش کاکەردی سەرچاوان زۆر سپاس بۆ ئێوە بەیانی بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات سەتەلایتی تەلەڤیزیۆنی گەلی کورسات باش کاکەردی بە شێوازێکی گشتی ساڵانە لە چ کاتێکەوە دەست دەکرێت بە ئامادەکارەکان بۆ پێشوازیکردن لە گەشتیار واتە چەند ڕۆژ بەر لە هاتنی نەورۆز ئامادەکارەکان دەست پێەکە؟ بەڵێ سەرەتا پیرۆزباییەکی گەرم ئاڕاستەی گەلی کوردەکەین بە بۆنەی هاتنەوەی جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی. دیارە پرسیارەکەی بەڕێسان ساڵانە لە سەرەتای هەفتەی دەستپێکردنی بۆنەی نەورۆز گەشتیاران بیر لەوە دەکەنەوانەیە کە سەردانی شاری سلێمانی یاخود هەرێمی کوردستان بکەن کە لەو ناوچانە ڤیستیڤاڵی نەورۆزی تێدا دەگەڕێت و ئاگری نەورۆز دەکرێتەوانێ و بۆ یادەوە بۆنە و مەراسیمەکان ساز دەکرێت. بەڵێ کاگەردی وەگاریش لە دەستپێکە ئاماژەی بۆ کرد بەردەوام ئەبێت کە ئەو ئامادەکاریانەی کە ئەکرێت بۆ ئەوەی کە لە جەژنی نەورۆزا گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکەی تۆ بکە پێویستە بە شێوازێک بێت کە ئەو گەشتیارە دەست بەجێ هاتە لای تۆ بۆ ساڵی داهاتوو بەبێت لە دوودڵی و قەلەقی لە مشکی خۆیان دای بنێتەوە کە من ساڵی داهاتوو بە هەمان شێوە سەردانی ئەم ناوچەیە ئەەکەمەوە پێویستەکە مامەڵەی دروست لەگەڵ گەشتیارە بە شێوازێک بێ بۆ ئەوەی کە ئەم بیرکردنەوەیە لە مشکی گەشتیارەکە دروست ببێت و دووبارە لە ساڵی داهاتوە بیر بکاتەوە بۆ ئەوەی کە سەردانی هەمان ناوچە بکاتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە جێگەی خۆشحاڵیە میلەتی کورد بۆ خۆی شێوازێکی مرۆڤ دۆستی و میوانداریەکی باشی هەیە بە مۆرکی ئەوە ناسرا و دەناسرێتەوانێ بەڵام بەدەر لە بابەتی ئەوە ئێمە دەبێت ئەتەکێتێکی بە شێوازێکی ئەتەکێت پێشوازی لە گەشتیارەکانمان بکەین بە شێوەیەکی زۆر باش کە سەرەتا زەردەخەنەیەک لەسەر لێوی کەسەکان هەبێت ئەو تاکانەی کە مامەڵە لە گەشتیارەکە لەگەڵ گەشتیارەکان دەکەن لە شوێنە گەشتیارەکان یاخود لە بازگە و ئەو شوێنانەی دەواازەی با بڵێن پلانی سەفەرکردنی ئەو گەشتیارەیە. ئەمە کاریگەری خۆی دەبێت کاریگەری پۆزەتیفی دەبێت لەبەرەوەی ئەو گەشتیارە کە سەرەتا دێتە هەر شوێنێک لە شوێنێکەوە گەشت دەکات بۆ شوێنێکی تر خۆی بەنامۆ دەبینێت لەبەرەوە پێشوازیکردنمان بە شێوازێکی باش و ئەمانە ئەتەکێت خوێندراون ینی لە ناوەندێکدا یان خولێک بەمانە کراوەتەوە بوون لە بازگەکاندا چۆن پێشوازی لە گەشتیارەکەی لە نێو چێشخانە و میوانخانەکاندا لە نێو هۆتێل و مۆتێلەکاندا ئەم کەسانی کە ئەم ڕۆڵە نابینن ئەم بابەتانی کە تۆ باسیەکەی دەیزانن؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمانە ئەرکو بەرپرسیارەتی سەرشانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار و کۆمەڵەکەی ئێمە ژێکێک لە ئامانجەکانمانە کە کردنەوەی خولی با بڵێن ڕۆشنبیریکردن یاخۆ فێرکردنی ئاستی ئەتەکێت بەرەو ڕووی گەشتیارەکان پێشکەش بکەین ساڵانە خولمان هەبووە لەو بارەدا کە ئەمە گرنگیەکی زۆر دەبەخشێ بۆ بابەتی کە گەشتیارێک دێتە وڵاتەکەی تۆ نامۆیە با کللتور و نەریتی ئەم کۆمەڵگەیە لەبەرەوە و ئەویش بە هەمان شێوە کولتورێکی جیاواز پێڕەو دەکات دەبێت تۆ ڕێز لە نەریت و کولتوری ئەو بگریت بەڵێ بە دڵنیاییەوە. بەڵێ کاگەردی فیدباکی گەشتیاران وەرئەگرن ئێوە لە کاتێکا کە ڕوو لێرە ئەەکەن بۆ ئەوەی کە
لێرە ئەو کاتێک کە لە بۆنەکانە هەیە بەسەری بەرن بنمونە ئێستا ئاماژەت بۆ کرد کە پێویستە مامەڵەکان بە شێوازێکی دروست بێ زەردەخەنە هەبێ لەسەر جەم شوێنەکانە هەر لە داخەڵبوونیان بەناو ئەو شارەی تۆ کەیەتە ئەوێت تاوەکو ئەگاتە دواتر لە هۆتێلەکان لە ڕێستۆرانتەکان فیدباکی ئەوانتان وەرگرتووە بۆ ئەوی بزانن کە تا چەند ڕەزامەندن بەو مامەڵە و هەست و کەوتەی کە لەو ناوچەیە لەگەڵیان ئەکرێت بەڵێ بە دڵنیاییەوە فیدباک هەموو کاتێک تۆ فیدباک لەسەر چی وەرەگیرێت لەس بە شێوازێکی ئەکادمی لە ڕێگەی پێشکەشکردنی فۆرمێک لە کاتی گەڕانەوەی ئەو گەشتیارە لە ڕێی دەواازەکانەوە فڕۆکەخانە بێت یاخود دەواازەکانی با بڵێن بەکارهێنانی ئۆتۆمبیل بێت ئەو فیدباکە وەردەگیرێت بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان ئەوەی کە بەدەر لە ماوەی کۆرۆنا ساڵانە ڕێژی ژماری گەشتیارەکان ڕوو لە زیادبوونە ئەمەش بۆ خۆی فیدباکێکە لەسەرەوەی ئەو گەشتیارانەی کە لە پێشترا سەردانی هەرێمیان کردووە خۆشبەختانە دووبارە گەڕاونەتەوانە و یاخود کە گەڕاونەتەوە شوێنی خۆیان بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ بوونەتە ڕیکلامێکی بازرگانی یاخود ڕاگەیاندنێک کە ئەو کەسانەی کە پێشوازیان لێ کردووە کەسە نزیکەکانی خۆیان گەڕاونەتەوانێ ئاماژەیان بەوە داوە کە هاتوونەتە هەرێمی کوردستان یاخود ئێمە بە پێچەوانەوە بچینە شوێنێکی تر بە هەمان شێوە دەبینە بابەتێکی ڕاگەیاندن کاریگەریمان دەبێت لەسەر کەسەکانی چواردەورمان بۆ ئەوەی ئەوانیش بە هەمان شێوەی ئەو گەشتیارە پلانی هەبێت بۆ بەکارهێنانی ئەو شوێنەی کە ئەم سەردانی دەتوانیمانە کەرتی گەشتیاری بە بازار بکەین بازاڕی بۆ بدۆزینەوە لە ڕێی ڕکلامینەوە بێت یانەوەی کە باسیەکەی سەرنجی گەشتیارەکە ڕاپێشی جارێکی تر بێتەوە ئەو خۆی بۆی کە چووە خزم و کەسوکار و کەسانی تری تێگەاندووە کە من چوون بۆ هەرێمی کوردستان ئەمانەم بینیوە ئێمە توانیمانە بە فعلی ئەمانە بکەین بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەوەی کە کراوە تەماحی ئێمە زیاترە لەوەی کە چاوەڕوان دەکرێت بەڵام ئەوەی کە کراوە کەم نییە لەبەرەوەی دەبینین لە شاری سلێمانی لە ئێستادا خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو ئەو شوێنیان بەکاردێنا گردی مامەیارە بۆ کردنەوەی مەشخەڵی ئاگری نەورۆز بەڵام لە ئێستادا خۆشبەختانە لە ڕێگەی یەکە ئیدارەکانی شاری سلێمانی و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی سەپۆرتی ئەوە کراوە کە لە بناری گۆیژەش بە هەمان شێوە مەشخەڵێکی تر یاخود مەشخەڵێکی تری ئاگری نەورۆز هەبێت کە ناویان لێناوە سلێمانی کوانووی ئاگری نەورۆز کە کۆمەڵێک چالاکی و با بڵێن چالاکی هەمەڕەنگی تێدا ئەنجام دەدرێت کە ئەمەش بۆ خۆی بە هەمان شێوە کاریگەری دەوڵەمەندتری دەکات لەسەرەوەی کە ئێمە لە ئێستەیە با بڵێن فراوانبوونی شاری سلێمانی یاخۆ زۆربوونی ژماری گەشتیاران لە کاتێکە ئەگەر سەردانی شوێنێک بکەن جیاواز دەبێت وەک لەوەی کە لقێکی تر کراوەتەوە بەو شێوەیە چالاکی و کارەکانی نەورۆزی تێدا ئەنجام دەدرێت. کاکردێ ساڵانی ڕاپرتوو گەشتیار کە هاو لە نێو بازگەکاندا بڕوشەر و هەندێک جار خەریتە و ماپ و هەندێک بابەتی ئەوانیان دەدرایە ئەمانە نەماون بۆچی پەیوەندی بۆەیە کاڵن تەکنۆلۆژیا فراوان بۆی تر کەسەکە خۆی بە تەکنۆلۆژیا توانێت شوێنەکان بدۆزێتەوە یان نە بەڵێ بە دڵنیاییەوە کاریگەری هەبووە سۆشیال میدیا لەسەر پلانی ئەو کەسی کە گەشت دەکات بۆ ئەو شوێنەی کە دەیەوێت هاوکاری بووە بەڵام بە دڵنیاییەوە بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری سلێمانی لە ئێستەشا هاوکار و هەماهەنگە بوو پلانی خۆیان ڕاگەیاندووە کە بە شێوازێک لە شێوازەکان پرۆشێر و دەلیلی گەشتیاری پێشکەشی گەشتیارەکان دەکەن و لە ماوەی ڕابردووشا ئێمە وەکو خۆمان کۆمەڵی گەشتوگوزار ناسانی کوردستان لە قی سلێمانی ساڵی پار لە یەکەم ڕۆژی نەورۆزدا لەگەڵ ئەو ستافە خۆبەخشەی هەمانە هەساین بە ئەنجامدانی چالاکیەک لە دابشکردنی زەرفی خۆڵ بە مەبەستی پاک و خاوێن ڕاگررتنی ناوچە گەشتیارەکان دیارە ئەمساڵ بە ڕێزیان پلانیان هەبووە لەسەر ئەوەی کە بەڕێوەبەرایەتی گەشتوگوزاری سلێمانی ئەو ئەرکیان گرتوتە ئەستۆ و ئەنجامی دەدەن. دەستە خۆش کاک هەردی بەپێی ئامارەکان ساڵانە ساڵ لە دوای ساڵ ژمارەی گەشتیار بۆ هەرێمی کوردستان بە شێوازەکە ڕوو لە زیادبوون ئەکات یاخود ڕوو لە کەمبوون ئەکات ئەگەر بە شێوازێک بکە ڕوو لە زیادبوون کایە خودت بە پێچوانەوە ئەمە کاریگەری ڕاستەو خۆی هەیە لەسەر شێوازی ئەو مامەڵەی کە لەگەڵ گەشتیاران ئەکرێ ینی لەم بابەتانە ئەکۆڵنەوە ئێوە خۆتان بۆ ئەوی بزان ئەگەر کەمی کردووە گەشتیارەکانتان هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە
بەڵێ بە دڵنیاییەوە هەندێک جارێ مەکەبی دەکەینەوە لەوەی بابەتی کۆرۆنا دەرخستەی هەندێک ڕووی ڕاستەقینەی بابەتەکان بوو لەوەی کە لە پێشترا ئەگەر ئاماژەمان بۆ بامان وتایە داهاتی گەشتیاری لە هەرێمی کوردستان 2 ملیۆن دۆلارە ساڵانە دەیانوت لەوانەیە ئەمە ئامارێکی ڕاست نەبێ بەڵام هۆکاری کۆرۆنا وای کرد کە ببێتە با بڵێن دەرخستەی ئەو حەقیقەتە ئەو بابەتەی کە هەیە کاریگەری گرنگی هەبووە لەسەر کەرتی ئابووری و لە هەمان کاتیشا ئێمە بیرمان نەچێت کەرتی گەشتیاری یەکێکە لە سێکتەرە بەهێزەکانی یارمەتیدەری بژانەوەی کەرتی دارایی بە شێوەی ڕاستەوخۆ و بە شێوەی ناڕاستەوخۆ. کاکردی بە گشتی ئامارەکان لە کێیەوە دەست پێەکە ینی بە کەی ئەزانین کە ئەوەندە گەشتیار ڕووی لە پارێزگای وەکو سلێمانی کردووە ئێوە وەکو خۆتان کە سەرۆکی لیقی سلێمانی کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستانن تایبەتمەندی سلێمانی لە ڕووی گەشت و گوزاریەوە چیەوە زۆرترین گەشتیار ساڵان ڕووەکاتان پارێزگایە؟ بەڵێ عادەتەن ئێمە وەکو بەڕێستان لە سەرەتای بەردامەکە ئاماژتان پێدا گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن و لە ناوی شاناشاری سلێمانی کە دەبینین لە ماوەی ڕابردوو ژماری گەشتیاران زیاتر سەردانی کردووە بەدەر لە بابەتی ئەوەی کە ئێمە هۆکاری کۆرۆنامان هەبووە هەندێک ڕێکار هەبووە کە پەیوەستی کردوێتەوە بەوەی کە کۆت و بەندێکی زۆر لە سەرگەشتیادانەندێت ساڵی ڕابردوو ژمارەی دووقات بەرامبەری شارەکانی تر سەردانی شاری سلێمانیان کرد و بەدەر لەوەش هەرێمی کوردستان کە شاری باڵین شاری سلێمانی لە چاو هەولێر یاخود دوهۆک دەبینین دەواازەکانی کراوەترە و هەندێک جار بیرمان نەچێت ئێمە ئەگەر بیکەینەوانێ لە کۆمەلگا ینی با بڵین شێوازی هەڵسو کەوت و گفتار و ڕفتاری شار بۆ شاری تر جیاوازە بە دڵنیاییەوە سلێمانی تاکەکانی نیشتەجێی شاری سلێمانی کراوەترن لە هەمان کاتیشا خۆشببختانە دەوڵەمەندە بە چەندین ناوچەی هاوینە هەوار و شوێنی گەشتیاری سەرنجڕاکێش. باشەکە گەردی هەر ئەگەر بەپێی ئامارەکانیش نەبێت بەپێی هەر سیرکردن و ئەزمموی خۆتان بێ لەم ساڵا هەستەکرێت کە گەشتیاری زۆر سەردانی ئێرەی کرد بە بەراورد بە ساڵی پێشوو کە ئێستا ئاماژەت پێکرد چەند ساڵی پێشووە کە بەهۆی کۆرۆناوە ڕەنگە خەڵکی زۆر حەزی بە سەردانکردن و بەهۆی ڕێکارە تەندروستیەکانیشەوە هەر نەبوو کە سەردام بکەن ئەم ساڵ ئەتوانرێ بوو چێکە خەڵکێکی باش ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە بۆ گەشتکردن پێشبینیتان چێ؟ بە دڵنیاییەوە پێشببینی دەکرێت هەندێک جاریش کەسێک کە دەیەوێت پلانێکی گەشتدا دەڕژێت دیمساڵ بەهۆی ناسەقامگیری کەشوی و ئاو هەواوە بەڕاستی لەوانەیە تۆزێک خەڵک بیلەوە نەکاتەوانێ ڕاستە ئیمساڵ جیاواز لە ساڵی پار سەقامگیریەک هەبوو لە هەفتەی نەورۆزدا بەڵام بەدەر لەوەش خۆشببختانە دەبینی لە ماوەی ڕابردوو و ئامارانی کە هەبووە کە 6,000 گەشتار ڕووی لە شاری سلێمانی کردو ئەمە جێگی دڵخۆشیە لە هەمان کاتیشتا هەندێک هۆکاری کارگێڕی و ئیداری هەیە کە کاریگەری دەبێت لە سەر گەشتیارانی خواروی عێراقکە وەکو ئەوەی کە خەبەرێک هەبوو لە ماوەی ڕابردوو لە با بڵێن حکومەتی عێراقی ماوەی 2 ڕۆژ پشووی با بڵێن ئەویش ڕاگەاندووە بە بۆنەی جەژنی نەورۆزەوە ئەمەش بۆ خۆی کاریگەری دەبێت لەوەی کە ئەو کەسانە کاتی بەتاڵان دەبێت بۆ ئەوەی سەردانی هەرێمی کوردستان بکەن و ژماری گەشتیاران لە ڕۆژانی ئایندە زیاتر بکات. کاکەری دوایین پرسیاری منەوەیە کە زۆر جار لە کاتی بۆنەوەی یادەکاندا بەداخەوە کەسانێک بە دەرفەت ێزانن بە هەل ێزانن نرخ گرانەکەن ینی زۆر بابەت ئەبینین لە تۆڕە کۆمەڵاتەکان ناخسە و باسی لەسەر دەکرێت تەنانەت وا باسەکرێت کە نرخی کەپرە گەیشتۆتە 500 دلار لە بۆن من لە هاوینە هەواری دوکان بۆ مۆتێل و هۆتێلەکانیش هەمان بۆ چوون هەیە هەندێک شت دەبینم لە نێو تۆڕە کۆمەڵاتەکاندا باز دەکرێت لیژنەیەکەیە چاودێری نرخەکان بکات لە بەرزبنەوەی نرخەکان بێ ئاگایی کۆمەڵەکەتان بێ ئاگایی حکوومەت و لانی پەیوەدیدار لێ پێچینەوەیان لەگەڵا بکرێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەکو کۆمەڵەکەی خۆمان با بڵێن بە شێوازێکی پرەنسیپی خۆمان چاودێری ئەو نرخانە دەکەین بەڵام بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی هاوکار و هەماهەنگی قایمقامەتی با بڵێن هاوینە هەواری دوکانێکێکە لە ناوچە گەشتیارەکانی شاری سلێمانی ئەمە با بڵێن ئەو
دەستخستنە سەر ئەو نرخی کە بەڕێستان ئاماژەت پێدا بەداخەوە هەندێک جار سوۆسیال میدیا دەبێتە هۆکارێکی نەرێنی یاخود بڵاو بوونەوەی هەواڵی ناڕاست لە هەرێمی کوردستان و کاریگەریشی دەبێت لەسەر ئەو گەشتیارانی کە با بڵین لە پلانیانە سەردانی ئەو شوێنە بکەن لەبەرەوەی دەڵێت من ئەگەر بچمە شاری سلێمانی 500 دلار بدەم بە کەپرێکی گەشتیاری هەر سەرەتا بیری لێ ناکاتەوە بەداخەوە ئەم هەواڵە لە ماوەی ڕابردوو بڵاو بۆیەوانێ بەڵام بنەمایەکی ڕاستی نەبوو قامەتی مرکزی شارچکەی دووکان با بڵین لە ڕێی لیژنەکانیەوە سەردانی شوێنە گەشتارەکانیان کرد و جەختیان لەوە کردوانەیە کە کەبرە گەشتارەکان نرخان لە نێوان 25 بۆ 150 هزار دینارە و بە هیچ شێوەیەک دەستکاری نرخ نەکراوە ئەمەش جێگەی خۆشحاڵی و جێگی دەستخۆشی بەڕێزیانە لەوەی کە ئەو بەدوادار چوونیان هەبوو ئەو هەواڵیان بەو شێوەیە بەداخ ئەوە کرد سەرۆکی لە قسلێمانی کۆمەڵی گەشت و گوزار ناسانی کوردستان سپاس بۆ